خۆشەویستان ئێستا ئەچین بۆ خوارەوە لەبەر خەڵکەکە لەوێ خۆی ئامادە کردووە لەوانە بێ پرۆڤە بکەن یان پێک و دانیشتون قساکەن پەیوەندی دروستکەن هەر چۆنێک بێت 5 بە 5 یەم بۆ ئێرە ئێمە چینە خوارەوە سێرەکەین بزانین خەریکی چین و چیەکەن و چی ناکەین و چی وەرە چۆنن؟ باشن هەموو لایەک؟ ئێوە لە کێوە هاتوون هەمووتانە دهۆکەوە هاتوون؟ ئاکرێ دهۆ کوێی تر؟ هەولێر؟ کوێی تر؟ هەولێر؟ سۆران شوێنێکی تر؟ سەرسەنگ ڕانیە؟ ئۆکەی زۆر باشە ئۆکەی لەسەرەوە 5 نەفەر خۆی ئامادە کردووە هەتاکوونە سەرەیەیان بێ چەپڵێک لێن بۆ کۆڕێک زۆر سپاس کۆڕێک مامۆستا هەڵکەوت زۆر سپاس ئۆکەی من بێم بۆ لای ئەم برا بەڕێزەوە چۆنیت؟ گەلێک باشم سپاس دەکەم گەلێک مەمنون سپاس چ گۆرانێک؟ بەخوای هەروەکی برادران یەکێک لە لیچنەکان ناوی هانیە ئەنجا خەڵک زۆر گۆرانی ئاگرکەتیە وانێ ئاگرکەتێ ناوە؟ زۆریان زۆریان وتووە دوو ڕۆژە ئەنجاوتی ئەوەنە گوێم لێ بۆ ئەگەرێکی بێ ئاگرکەتێ بڵێ من گوێ ناگرم وای وتبوو یعنی منەوە بۆ ئێوەمە ئەوەی کە ئاگرکەتێ داوە ئامادە کردووە لیڤێت نێڵێن ئۆکەی بۆ خۆتمانە ئۆکەی سو تۆ ئاگرکەتێ و ئامادە نەخێر زۆر باشە ئۆکەی با بین بۆ لای ئەم برا بەڕێزەوە و سازی پێە هیچ جەنابتە؟ بەهمەن؟ ئۆکەی دەمێکە ساز خۆی ساڵی 2023 بەس زۆرە زۆر لە مێژەوە هەتاکوون ئێستا حەزر لە چ گۆرانیەکە مەسەلەن بە سازەکە دروست من یعنی خۆم حەزم لە گۆرانیەکانی عاتفیە ڕاست و یعنی گۆرانی بێژانیش زۆر حەزم لە دەنگی دیار دێرسم سەفەری نەقەبی و کاوە هەر سەرکەوتوو بیتی وەدارین تۆش ڕۆژێک لە ڕۆژان بیتە خەتی ئەوانە و گۆرانی بڵێن شت بکەم پێکەوانەیە چ گۆرانێک؟ خودێس ئەیۆس سترۆیت ئەیۆس یوسف و نازدار ئۆکەی نازدار چارە گۆرانەکانی سترۆنەکە نازدار ژیە ئەمەدا کردە زۆر باشە خۆشەویستان ئامادە بن 1 2 3 ئۆکەی چاپڵایەکی بچووک ئۆکەی نایزانم من یار یار و یار جن عزيزك نوا شورابو أي هوار انتظارك بالبلجيقة فاسرة كل جسن جو سترة أفينك وكربس نجبي كرن دو جرى بالبلجيقة فاسرة كل جسن جو سترة أفينك وكربس نجبي كرن دو جرى خۆشەویستان بەخێر بێن ئەم جارش ئێمە و ئێوە پێکەوە بەرنمەیەکی تازە لە قۆناغیەک کۆڕێک سوپرستار خۆشەویستان ئەم جارش بەهرەمەندەکان لە دهۆکەوە هاتوون چەندێکیشیان لە سۆرانەوە هەم دیس هاتوون بەشدارن و دەوروبەری دهۆکیش زۆر ئێمە ئامادەین ئەوان ئامادەن بێگومان لیچنەکەشمان ئامادەیە بەڵام پێشەوەی کە بچین بۆ لای یەکەم بەهرەمەندی ئەم جارە بزانین دەنگی خۆش نییە هەرچۆنێک بێت حەزەکەین چەند پرسیار بکەین دەربارەی کە ئەم جارە کۆڕێک سوپرستار هەتاکوون ئێستا چۆنی ڕۆیشتۆ بەڕێوانێ سپاس دەشتنی گیان
دیارە تا ئێستا خەڵکانێکی زۆر بەشداری بوون لە بەرنامەی کۆڕەکستار تا ئێستا توانیمانە 31 بەشدار بوو بڵێن بەهرەمەند سەرکەون بۆ قۆناغی دووەم خەڵکانێکی زۆرن لە ستایل و شێوازێکی جیاجیا بەڵام ئەوەی کە ئەم ساڵ ڕەچاومان کە زیاتر خەڵکانێکن لە بواری فۆلکلۆردا بۆیە بیرمان لەوە کردوانێ لە ستایلەکانی فۆلکلۆر و حەیران و ئەو شێوازە پاش بەرنامەی کۆڕەکستار بەرنمەیەکی تایبەت دروستکەین بۆ ئەوی کە لەو شێوازش بتوانین کەسێکی شارەزاتر و دەنگخۆشتر دەستنیشان کەین بتوانین هەتا کاری لەو ستایلە جگەلەوەی کە خەڵکانێکی زۆر ماون بەشداربوویکی زۆر لە دووهۆک و لە سلێمانی و کەرکووک و ناوچەکانی دەور و پشتی ئومێد دەکەین بتوانین زیاتر تا ئێساش ئێمە کە بە دوای سوپەرستارێک یانی کە بێتە کۆڕەکستار هەڵی بژێرین بەڵێ لەگەڵ ئەو ستایلێک کە ئێمە بیرمان لێکرێتەوە و لیژنا لەگەڵ هانی و دکتۆر محەممەد زازا و بڕیارمان لەسەرەوە داوە کە بتوانین کەسێک هەڵبژێرین دەنگی خۆش بێ فۆرم و ستایل و شێوازی لە هەموو شێوازەکانیەوە جیاواز بێت دەنگێک بێت لە کەس نەچێت دەنگێک بێت نوێ بێت بە دوای داگەڕێن هەڵبەت لەو سیویە کەسێک کە تا ئێستا سەرکەوتون دەنگی باشی تێدایە ئومێد دەکەین بتوانین حەزەکەم ڕای برادران دکتۆر محەممەد زازاش حواڵەت چۆنە؟ زۆر باشن ئەم هێویدارن ئەمڕۆ ئێک بەهرەمەندەی گۆرن هەر میزاژی باشتر بکە بەڕاستی ناو ئەو سیویە کەسێک مامۆستا باس کرد 5-6 هەنا باشم بڕاستی لێ چەندێک ئێ باشپرتر بن هەر هەلبژاتنجی باشتر دەبەوە بۆمە و دەورەی خۆشی ئەو بەرنامە باشتر دین ئەمڕۆ مێ تەماشەکەن ئینشاڵڵا ئێ باشتر ژیوەرن لەشتان ساغ بێ لەستان ساغ بێ هانی زانی چیە زین هانی چۆنە من پێشەوەی کە هانی قسە بکات زۆر زۆر گوێت لە گۆرانیەک بووە تر نازانم پیس هاچ نەبوویتە تاکوونە ئێستا بۆ چەنە ئەمڕۆ ئەگەر کەسێک ئەو گۆرانی بخوێنێ من شەڕێکی گۆرە لەگەڵ یەکەم بەداخەوە گەنجەکان زۆر جوان زۆر گەنجانە خۆیان گۆڕی و زۆر ئەستایلینگ بەڵام کە گۆرانیە خوێنن هیچ فانتزی و هیچ ئیدێکیان نییە من نازانم بەداخەوە بۆ گەنجی ئێستا کوردستان وایە تۆ بڵی خۆیان شار بێتوانێ هیوادارم ڕنگ بێت هەندێک حاڵەتی شەرم هەیە گەنجیەمە تا ئێستا ئازاد نییە نەیتوانێەوە خۆی بدۆزێتەوە و دێت لە بەرچاوی کامیرەیەک و لیژنەیەک و موزیکشنێک و کۆمەڵە گروپی کامێرە و پشت کامێرە بێگومان ئەترسێ سترێسێکی زۆری گرێ بگورم مەبەستم ترس نەبوو مەبەستم هەڵبژاردننی گۆرانی ئەوەش جوز ئێکەلەوەی کە هەتا لە نوعەتی بیرکردنەوە شەرمە کاگە گۆرانێکی مۆدرن بڵێ دانسێ لەگەڵی بکە پێی وایە حاڵەتێکە کۆنەکە بڵێ مەقبولترە بێت یعنی ئەو حاڵەتەیە کە هانی ئاماژەی پێدا نقطەیەکی جوان بوو هیوادارم بتوانن ینی باشتر بێت بتوانن شێوازی هەتا سەما بە زمانە جیاجیەکان گۆرانی بڵێن ئێمەش گوێگرین تا ئێستا وەکو لیژنە بڕیارە دەین ئومێد دەکەین بتوانین ئەمساڵ کۆڕەکستار کەسێکی زۆر شیا و بەتوانابێت ئۆکەی خۆشەویستان ئەگەر بتانەوێ بزانن کە ئیم ساڵ یەکێک دەربچێت ببێتە کۆرەک سوپرستار یەکێک بێت جیاواز بێت دەنگی جیاواز بێت وەکو هانی خانەڵێ فانتاسی زۆر بێت یان سەما زۆر بکات یان لە هەموو بوارێکەوە زۆر 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 نوعێکی تر بێت چاوەڕوان بن سێر بکەن من ئەڕۆم لیتنەی جوان ئامادەیە با پێک و دەست پێ بکەین ئەم کاتۆ باش هەموو کاتۆ باش بەخێر بیت زۆر سپاس ناو چییە؟ شوان عومەر لەکوێ هاتوویت وەڵا لە دەڤەری مێرگە سوور باشە گۆرانێکمان بۆڵێیت؟ بەڵێ تەبعاً من بە هەردوو شێوەزار و بە زمانی فارسیش دەتوانم گۆرانی بڵێم بۆیە من سێ کۆپلە گۆرانیتان بۆ ئەڵێم ئەگەر زۆر باشە سەرەتا گۆرانیەکی بە شێوەزاری سۆرانی هونەرمەند ئەژدەر وەهبی ئەو کەسەی پیرت کردم سەڵانی بۆ عشقی تۆ بووم ئاخا و کەسەی بیرت دەکەم بۆچی ڕۆشتی و بەجێ دێشتم لێم تینۆی ماچەکانتە چاوانم بێت تۆ هەڵنایە بۆ ئەم مەشقە تەمەن کورتە ئێستا چی بڵێم ئەی خوایە خلا دڵی من
أخلى دلي من راي أخلى زمانه هر درد و جانه خمدهی پاشی وم دردم گرانه سپاس گۆرانەکەی ترێشی بەڵام ئەگە بە کورتی بێڵی بۆمان ئەو گۆرانەکانتر زۆر باشترە پلین زر و چلمسی جی شاخین دار کتن خار پلین زر و چلمسی جی کوپین دار کتن خار دلین دین و پرتی جی اوینی من بپار بلبل جي قفص را قول جسن جو سترا أفينك وكلبس نجبير كرن تجارا اوكي سپاس کاکشوان هەرەوەت ئامادەکردوە یاشتی تریش گۆرانێکی فارسی مانی ئەسپەهانی فەرموو شدم بود پرست تو قسم به چشمون مست تو به کنج میخون روز و شب شدم جام دست تو به تو چون سجده می کنم شرر تو هر سینه می زنم ز غصه می خوام که بعد از این بت روی تو بشکنم شب هجرون دیگه تمومه گل مهتاب بر سر بومه عاشقی جز بر تو حرومه که برای تو زنده ام که برای تو زنده ام بازۆر کات نەگرم ئۆکەی کاکشوان دەست خۆش کاکشوان دیارە تۆ پێشتریش بەشداریت کردبوو بەڵێ من هەمیشە وتومە یان ئەبێ بە من بە هونەرمەند یان لە ڕێگای بوونم بە هونەرمەند ئەمرم ئۆکەی باشە من پێشنیارێکمی نازانم حەزەکەم جەنابەت بزانە ڕائەتی پێش والله ئێمە ڕێیامە باقلێ من گۆرانیە یەکەمین و دووەمین نەگۆڕ تەبەقە دەنگی خەوەرگرتیە یا یەکەمی زۆر بەرز بوو یا خوارێ وەختێ قەرار و جواب دەکرد لە هەف نەدهاتی یا فارسی باشتر بوو لێ ساڵە چوونێ هەر باشتر بوو ئۆکەی سپاس دکتۆر کاکشوان تۆ حەزەکەی بیتە هونەرمەند وەنیە باشە ڕائەت چێگەر ئێمە وەکو کۆڕک تیڤی بەرهەمێکت بۆ و کلیپی بکەین و ببیتە هونەرمەند لە کۆڕک تیڤی بڵاو بێتەوانێ وەڵام من بەوە زۆر خۆشحاڵ دەبم و زۆریش پاسان دەکەم چونکە ئەوە هیواتێکی ژیانی منەوە هەروەها گۆرانی پەیامێکی سەرەکی ڕۆحی منە ڕەنگە بەڵێ ڕەنگە کەم و کۆڕیم هەبێ بەڵام خۆم ئێستا من بەهرەمەندم خۆ من نەمخۆیندووە بەڕاستی لە تەبەقات و لەو شتانە ئەوەی کە دەیشی زانم هەر بۆ خۆم فێر بوومە و لێ ڕاهاتووم من پێشنیاری ئەوەکەم کاکشوان ڕەنگ بێت تۆ ئێستا دەنگت خۆشە سەرکەوی بەڵام لە قۆناغێکی کە بەرمقابلی ئەوەی کە بەهرەمەندێکی بەرامبەرت بکەوی ڕەنگ بێت تۆ چکم ساڵانی پێشوش بەشداریت کردەوەکو ڕۆحی خۆت ڕەنگ بێت بێتاقەت بیت هەستکەی بەوەی کە بڵێ بۆ من نتوانم سەرکەوتن بەدەست بێنم وەنیە تۆ دەنگت خۆشە من لێرەوە وەع دەدەم لە کورتترین ماوەدا بەرەهەمێک بە هاوکاری هەموو برادرانی لیچنە و کاک مەحەمەد لێرە دانیشتووە گۆرانێک ئامادەکەین لەگەڵ کاک مەحەمەد کاک مەحەمەد سەرپەرشتی تۆمارکردنی موزیک و شتت بۆ بکات لە ستودیەکانی هەولێر باش نییە و لەگەڵ ستافی دەرهێنەری بەرنامەی کۆڕک ستار کاک مەحەمەد جەمیل بۆشت بکەنە کلیپ و لە کۆڕک تیڤی بڵاو بێتەوە ئەویانت پێ باشەیە ئیدامادی بە بەرنامەکە بەڕاستی ئەوەیانم پێ باشە لەبەرەوەی وەکو جەنابتان فەرمووت ئەگەر ئیدامە بم بە بەرنامەکە ڕەنگە کەسێکی تر لەم بەتواناتر بێ و حتمان ئەو سەرکەوی ئەو شانست نابێت بەڵام ئێمە ئەو شانست پێدەین لەبەرەوەی 2 ساڵ تۆ من لەوە ئەو بەرنامەی ستۆدیۆ ئەستێرانمان کرد جەنابەت هەر بەشداریت کرد ئەزانم بەهرەیەکت تێدایە حەزەکەی لێرە ئێمە بەڵێنت پێدەین لە کورتترین ماوەدا پاشان پێش تەواوبوون لە ڕێی برادرانەوە ژمارە تەلەفۆنشتت دابنێ تا کارێکی جوانت بۆ ئامادەکەین لەگەڵ کاک مەحەمەد لە کۆنتاک بن لەگەڵ یەک ئەو بەرهەمەی کە ئامادەیەکەین بۆت بنێرین تا بتوانی پرۆڤەی لەسەرکەیت و بۆت تۆمارکەین پاشانیش بۆت کلیپکەین لە کۆڕک تیڤی بڵاوێتەوە
باش باش نییە منیش زۆر سوپاسان دەکەم و بەڕاستی لە هەر کەم و کوڕێکیش داوای لێبوردن دەکەم لەگەڵ ئەوەیشدا کە من کەسێکم لە بواری میوزیکی نەم خوێندووە بەڵام ڕەنگە شارەزاییم لە زۆر کەسانی تر زیاتر بێ ئەوانەی کە ینی دەیانەوەی بەشداری لەو بەرنامەیەدا بکەن و لەگەڵ ئەوەشدا باری تەندروستیشم تەواو نەبوو بەڵام هەر بەشداریم کرد لەبەرەوەی شتەکە سەریع بوو وتیان تەنها ئەمڕۆ ماوە کۆتا ڕۆژە بۆیە منیش خۆشحاڵ بووم بە هەر حاڵ کە بەشداریم لەگەڵ ئێوە کرد ڕێز و سڵام بۆتان و زۆر بزانە هانی خان چێڵێ زۆر سپاس هیوادام سەرکەوتوبی بەهەرحاڵ ئایندێکی ڕۆنت ئارزوەکەم زۆر سپاس زۆر خۆشحاڵتر بووین کە ئێمەش ئەم ساڵ تۆمان بینیەوە و کاکشوان بەڵێن بێ کارەکەت بۆ بکەین باشە زۆر سپاس سپاس بۆ بەشداری نازانم ئەم چێوێ دەرچێ دەرنەچێ کلیپێوێ چیت ئەوێ باڵێ چونکە مرۆڤ چۆن بەتوانە بێ کەسێ لە مرۆڤ بەتوانەتر هەیە ئەترسم ئەگەر مەسەلەن ینی بچمە ئەوەش لەم بەتوانەتر هەبێ دوایی هەر ناخۆشە نا کلیپەکە هەر ئەمێنێ و نامرێ بەس ئەوە کاتیە ئەزانی شتێکی تریش هەیە ئەویش ئەوەیە کە ئەگەر بچیت لەناو بەشداربووانەکان بی مەسەلەن 100 نەفەر ئاخرەکەی ماوەتەوە یعنی شانسەکەی تۆ ئەبێتە لە 100 مەسەلەن بەڵام بە کلیپەکە لە 100 وانە هەرچۆنێک بێتەوە کلیپەکە داوەزی و ڕقم یەک کلیپە داوەزی وانە یعنی ئەم بەڕێزە لێرەوە زۆر زیرەک و سەرزانی ئۆکێ ناویتە شوان گۆرانێکی زۆر خۆشت دوێت ئاها ئەتوانی بەهێواشی لەبەرکە لێ گویان لای منە زۆر تەبیعیە شدم بود پرست تو قسم به چشمون مست تو به کنج میخون روز و شب شدم جام دست تو به تو چون سجده می کنم شرر تو هر سینه می زنم ز غصه می خوام که بعد از این بت روی تو بشکنم شب هجرون دیگه تمومه گل مهتاب بر سر بومه عاشقی جز بر تو حرومه که برای تو زنده ام روم از هر خونه به خونه که بگیرم از تو نشونه دل من یک کاسه خونه که برای تو زنده ام واو کە گۆرانێکە ڕێک لە دڵمیە دەنگت زۆر ئارامە و لە عینە کاتە پاورێکیشی تایە و ئەحساسە زۆر ئەزانی چۆنیت بمانگریت هیوادارم بە زووترین کات ئەو کلیپەت بۆ بکەن و منیش زۆر حەزەکەم لەو کلیپەیە هاریکاریت بکەم لە بواری ستایلەوە جل بێ شت بێ چیت حەزەکەی منیش هاوکارت بم لە پشتەوە باشە ئەوە لێرەوە وعدێکە منیش هاوکارم لە پشت کامیرە ناوکەم بەس بنووسرێ بۆکە گەرمەشور بێ ئێمە ناوێنێشم نووسرای هەڵا ئۆکەی بەس ساقە فەرموو ناوت جمعة محمد سعيد دەسە لە گیفانە دەرکە کاک جوما لەکوێ هاتووی بارزان فەرموو بەخێر بێ فەرموو چەند سترانێکی ئامادە کردیە یاڵە سترانێکمان بۆ بڵێ سترانێکی بلێم من مزینت وڵاتێمە ئەڤین دانام ئەوان ئەڤین ناخۆ بوران لە زیندانام لیل و مجنون بونستی رو چون اسمانا تنی است بونه والد درد و خمش و جانا هرکس میره زادش خواند حسینی او چجاران دل لاغان نایشینی گۆرانێکیشمان بۆ بڵێ تۆ زشتێکی سەرە گۆرانی ڕێت میر آی 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 ایرو چند روز و چند زمانه نخوشم ئەتوانی گۆرانێکمان بڵێ گۆرانی شتێکی سەرە شتێکی سەرە ئەوەکوی بچیتە داوەت گۆرانی بڵێ لەنەوە کە بزانین ڕێتمە چۆن
استرا برا استرا درد دلم استرا استرا برا استرا درد دلم استرا ويلال كتكت زماني سپاس کاک سپاس کاک جمال سپاس کە هاتی وێ دەرێ بەس بەڕاستی بۆتە زۆر کار پێویستە تاکو کار ببێژم بەهرەمەندێکی وا بکەوی مسابقە سپاس برای منی شەڕە هەزانی چی بۆستە مادەم هەوڵت داوە بێیت لەو ناوچەی بارزانەوە سوپاس دەکەین بۆ بەشداریت ئافەرم دەنگت نەرمە باشە بەس تۆ ڕاهێنانی زیاترەوێ باشە هەوڵدە زیاتر پرۆڤ بکە لەسەر دەنگت بۆ جارێکی کە سوپاس خافیز السلام عليكم سرچاو محمد إبراهيم للشعري شخلاوة بخير بي فرمو كاك محمد بيشي قراني كبرميان قراني بلا باش لما نكن قال شيخما واسمرم بلو مايا خل برخما ناقرم لما نكن قال شيخما واسمرم بلو مايا قل برخما ناگرم چونکی خما افرو از زندان کرم به کجا گل مرین اسمرم بقولاني الله يخير باشا بقولها دست بكره ولا فهم اسمع سوتشي اوكي يعني باشا باش فرمو لما نكن قال خما واسمرم بلو مايا خل برخما ناقرم لما نكن قال خما واسمرم زور سباس هاني سپاس کە هاتی بەس بەڕاستی پێویستە دەنگی خۆ زۆر ڕاهێنان بکی و بشکلێکی نەرم بێژی وش مەقام دەرنەچی کاک محەممەد هەوڵ بدە زیاتر ڕاهێنان کە باشە لەسەر دەنگێت لە شەقلاوە حتممە شوێنی موزیک هەیە خوێندنی موزیک هەیە هاوکارێکشێت پێویست بوو ئێمە هاوکاری دەکەین باشە نزیکی لێمانەوە وەرە ئەزانین چراغ سووقیانێکی چراغ سووق زۆر خۆشە لە شەقلاوە هەیە هین باسوق سجوق گۆرانێکی لەسەر بێژە لەسەر چراغ باسوق سجوق گۆرانێک دروستکە من کلیپێکە بۆکەم زۆر سپاس ناوت هاجر علي هاجر علي فرمو كاك هاجر دادی جانم ناز دارلو دادی ریگلیل کنارلوی دادی جانم ناز دارلوی دادی ریگلیل کنارلوی دادی بارد رنگلوی دادی بارد رنگلوی دادی صبرم نايبتني دادي أدري ولي مبني دادي صبرم نايبتني دادي أدري ولي مبني دادي أدري ولي مبني دادي أدري ولي مبني اوكي گۆرانیش کە ماتوانێت بە بڵێ طبقات طبقی بۆ گۆڕی هەمەیان نفسی طبقەوە نا تۆم باوەری گۆرانیش کە بەس گۆرانیشی تر ڕوژات و جانان من تاوری من بدان
متزوني أفدلك بن دستي تدا رجعت جانا من دوري المن بدان متزوني أفدلك بن دستي تدا اوكي تغيرت ويخ اوكي كاك هاجر لای من اوكي سەرکەوتی بزانین دکتۆر لایمیش توانە اوكي زۆر باشە ئافرم بەس ئەبێ باشتر خۆت ئامادەکەی بۆ قۆناغی دووەم باشە بزانین هانیێڵە چی یانەکەی سەر نەکەوتی تر بود ڕێجارێکی ساڵی بێتەوە ئەو ببوورە منۆم زانی سەرکەوتووە بەداخەوە داوای لێبردن داوای لێبردن پێشتر پێمانوتی سەرکەوتی دڵت خۆش بوو ها دڵت خۆش بوو ئێستا کە هانیێڵێ نابێ سەرکەوێت چی ئەحساست گۆڕە ها هیچ ئەحساسێکت نییە کە سەر نەکەوتی یاسەر پێت ناخۆش نەبوو ئەنە فەرقێکی نییە لەو دووشتە بۆ تۆ لەکوێ هاتووی بەداخەوەت بۆ جارێکی تر لێمان عاجز نابی گاڵتەکەین دەرچی دەرچویت پیرۆز ترسان هەرێ خۆدای هەستەرساندم چی بوو یانوی دەرچووی دەرنەچووی اینجا لە ئاخیرەکە مەڵێ دەرچووی چی بوو هەستاکی گارێک خۆشببیل دافنەدا ڕاستی چی بوو گۆرانەکەت بوو چه هەسێکت هەبوو یعنی نە ئەترسایی چۆن بوو خۆدای ئەس نە ترسم بەس ئەستی هەنبیم حەفکەمە زەهۆبی دەنگت یعنی تۆزێکە بەسەر چۆنێک بێ من پیرۆزبایی لێ یەکەم دەرچوویت بە پێکەوە بێ پشخشێنین دەرچوویت وانە ئۆکەی زۆر سپاس سەرکەوتوبی لە قۆناغی دووەمەت بینینەوە خۆشەویستان کۆڕێکستار بەردەوام کۆڕێکستار ئێوە لێرە و ئەوەستین هەتاکوونەیەکێکی ترێتە دەرەوانی و بزانین ئەو چی کردو و چی نەکردو و دەرچوو دەرنەچۆن ڕۆژ باش بۆ هاتوویت لە زاخۆ بۆچی لەگرەی باشداری ئەو بەرنامە دەکەم ئەم ئستودیۆ غەڵەت هاتکێ چیت ئستودیۆکی تر ئەمەی پرۆگرامێکی ترە غەڵەتە ناوت چییە؟ ڕاشید ئەیسا ڕاشید کاک ڕەشید فەرموو کەچێک هەبوو بێنابووە پر نازک و گەلک بەدە و کەچێک هەبوو بێنابووە پر نازک و گەلک بەدە و تەنا دمەشیام خفشێ غەزاڵا چاپێکە کاک ڕەشید بتوانێت بکەی بە گۆرانێکی زۆر سەریعتر گۆرانێک سەریع ڕۆت خۆشە پێیەکەنی گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ کچک دیبول بانیکام غزال دیبول بانیکام انیا جوهر انیا زرام روچکی انیل من شوبدام دبلا بیرات وری جان ازو طول سربانیکام جان ازو طول سربانیکام ام دلیستن کاک ڕەشید دەنگت باشە ڕوت خۆشە پێکەنی زۆر جوان گۆرانێڵێ ینی مواصفاتی هونەرمەندی تێدایە بەڕاستی بەڕای من ئەبێت ڕاهێنان لە دەنگت کەی کە گۆرانڵێ کەچا ئەوە نابێت بین بێ بلەرزێ قورگت ئیزعاج بوون ئەمریکا دیر هاتنە زاخۆ ڕاستە ئەوش تاسیر هەیە ڕاستە ئەویش تاسیری هەیە بەس بەڕای من تۆزێک زیاتر ڕاهێنان لەسەر دەنگت کە سۆڵفێجی موزیک بخوێنیت پرۆڤ زیاتر لەسەر گۆرانەی کە تاکیدیشم لە ئێمە عاجز نابیت وایە بزانین دکتۆریش هەربەهان بەڵام باشی بەڕاستی مواصفاتی ئەوە تێدایە بتوانی ببیتە گۆرانی بێژ هەوڵ دە 6 مانگ زیاتر پرۆڤ بکە بە باشی گوێ لە هونەرمەندەکان بگرە باشە زۆر سواز و بەشداریت
نەچوویت وتیان دەنگت باشە ئەتوانی ببیت بە هونەرمەند بەڵام ئەبێ ڕاهێنانی لەسەر بکەی بريكي بهاتبين ازداخو دەنگت یانی هیلاک بووە اره والله بس داخوا بەس وتیان تۆ ئەتوانی گۆرانی بڵێ وتیان تۆ زۆر تیاتە تاکوونە بیتە هونەرمەند ئەوە شتێکی زۆر جوانە لە جنێکی وا پرۆفشناڵ ئەو شتە بە تۆ بله 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 ڕۆژێکیش باش عادي لە تەلەڤیزیۆنی کۆڕێکیش دەرەکەی بله دركب بس هو وانیا ئۆکێ تۆ سەلام لە کێکەی سلام بهمو هەموو لایەک ماڵەوە کێ همو زاخو همو هەمووی زاخۆ ڕێز و سلااو ناوی جەنابەتی رشيد کاک ڕەشید ڕێز و سلااوی هەیە بۆ هەمووی زاخۆک بله سپاس باشە زۆر سپاس و ئەچی تۆ ماڵەوە پرۆڤاکەی وانیا بله بله سپاس الشار جعفر وشيار جعفر بله لكو لزاخو فرمو افرم شاري زاخو زور هاتو يلا دادلان کی بهجنم بهجنالم گریزا باب خوینم بنبینالم دادلان کی بهجنم بهجنالم گریزا باب خوینم بنبینالم دوستران دنگ بلند بلورینالم دوستران دنگ بلند بلورینالم بیجی با بیتر بنگل برینینالم بیجی با بیتر بنگل برینینالم دەنگێتە خۆشە ئەوەنە برژی خۆشن دگهی طبقا برز بۆ ناگیێ حیجاز ئێنە ئاخر حەسبی دەنگێ خۆ طبقا وەرگرە کاژێر تجیبە کە طبقەکی دی هەنە طبقەیەکی دادلان کی بهجنم بهجنالم ورزا باب خوینم بنبینالم دوستران دنگ بلند بلورینالم دوستران دنگ بلند بلورینالم ئەزانی چی ڕای من وایە باشی دەنگت خۆشە بەڵام لە قورگە و بە هەست گۆرانەکان ناڵێیت والله ڕاستی ئەمە زۆر زۆر ماندی بووینە ئەوەنە ڕێگای ینی دوورە ڕاستە ڕاستە دو ساعتیش ئەوە ڕێگای 5 ساعتە ڕاستە ئەنی لە زاق وێبەترین لە ناحیەی دەرکارین سەر بە قەزای زاقا گۆرانیشی کەش بەڕای من با بڵێ بزانین گۆرانیشکە بڵێ بە ئارامی باشە چکم دەنگت خۆشەتەوە بەس لە تۆن دەرەچی سالان کاتێکەڵێ صارت و صارامنی دلالم تو یارامنیم گلال بر بینامنی دلالم ناو چی بوو؟ الشيار جعفر كاغو شياب زين هاني لتشي لا منو تم ابا صوتي نا قالوا بدن كيفي كيفي هو من رقل لم نبي رقل لو بي نا احتياطي بابو جاري كتير بخيتك صارت تاخذ احتياطيه يعني هر صال اگر او كناله هر صال بكت امن بجار دبم زور سباس حافيز 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 ورا كابش
عزیز نبووی تاکیت نەحتیاجی کاگوشار تۆ سەرکەوتی بۆ قۆناغی دوو سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ شاری زاخۆی خۆشەویست هیوادارین بتوانین هونەرمەندی زۆر باش لەو شارە زۆر مەمنونم بەناوی هەمووان سڵاو و ڕێز بووە زۆر سپاس بەبای چۆن بوو دەرچوویت دەرچوویت ئۆ کوڕان دەرچوو زاخۆ یەک دەرچوو ئێوە پێتان خۆشە ها دەچەپڵەیەکی بۆ لێیان بەگیان لێ نەبێ واو یەکێک لە زاخۆ دەرچوو بە لە هەموو شارەکان دوان چیان چواری تیاابێ وانە ئۆکەی گۆرانەکەت خۆش بووت ئەمان لێرە ئەترسامتی ئۆ چەند نەشازێکی کرد بەڵام ترسی تایە بۆیە بەبوونی ترسەکەەوە بوانە والله دەبێت ترسابێت لە هەمان شێوەدا ئەکیت بەڵام زۆر احتیادیەشیان لە لای جمهورێکی مرۆڤ گۆڕانی بڵێت نابێت لە لای سێ شخصان یعنی ئەوەی کامیرە و لەسەر و ئەو های دانیشتون ترس دروستە بێ بەڵام بۆ خاڵک لە جەوی خۆش و بە چۆپڵەوشت گۆرانێڵی تو هزار جاریش خۆش و ببێت زۆر جوانە هیوادارم بەردەوام بیت خۆت زۆر هیلاکە لە ماڵەوانی زۆر 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 ئیسراحەتی باش بکە بۆی کە بۆ قۆناغی تو زۆر بە ئازایی و باشترین شێوە بێتە من زۆر سپاس دەکەم و هەتاکو نەماوەیەکی تر باشە؟ خۆ جوان گۆڕیوە گۆرانەکەشمان بۆ وەکو جلەکانت ئۆکەی زۆر سپاس لە کوێ ناوی خۆت بڵێ کۆوا فۆرش زاخۆ ماشەڵڵا خەڵکی زاخۆ زۆر هاتۆم ڕۆ یاڵە فەرموکاوە لیلوکی پاتو جوانیم دلالی پاتو جانیم لیلوکی پاتو جوانیم دلالی پاتو جوانیم تا جا سری لاوانی لیلوکی پاتو جوانیم چمی وشمی واتیم حرامش میواتیم مارکت بن ومی کاکاوە گۆرانێکی تۆ سەریعمان بۆ بڵێ اینجا ئیسراحەت بە عەجەلە مەکە بە ئیسراحەت ماندووی ها هی ڕێگە خودی پۆم بیژن مۆندیە گەلە کۆشبەریمە بەمە نەحەوجە اینجا زانم باشە دەبێ ئیسراحەت گۆرانێکی ترماوە جانیات جانی لتا پیروز بیت جینات جانی خیر و خوشی بیت توی حوری و پری توی دلالامه از بگۆرە گۆرانی بگۆرە بە گۆرانیشی تر سەری وەکو گۆرانێکی سەری خۆش شات دتهلم دلالا من كلا دانكم كلا دانكم وبجنا وكينير قزاب خما خرنكم خما خرنكم دتهلم بدست تخو اجري برد مدلي خو كل كوانت من صدن تل من كارنكم تل من كارنكم اوكي لا من اوكي دارس چی بزنی دکتۆر لای مژی باش ممنون سپاس زۆر باش سەرکەوتوو بیت پیرۆزە دەرچووی هەر زۆر کەم گۆرانێکە و تو دەرچووی هینی وهەیە 1 2 3 4 5 6 گۆرانی پێڵێن وای لێ وشکەکەنەوە کە چیت ئەم خەڵکی بۆجە ڕزاق و خۆبیری ناودارن ئەوە خۆبیری ماوە خۆری ئۆکێی زۆر باشە ئەوەیە ئێستا ئەچی تۆ ماڵ و چیەکەی تۆ خودی بچم ماڵی گەلەکەی فام دێت و ئانی خوشک و برۆت پرۆڤە ناکەیت من و پرۆڤە ناکەیت بەڵێ طبعاً پێتویە مرۆڤ پرۆڤا بکەت هەر بەڕۆمجێکدا هەر شوولێکش دانە بەس لەعالی سترانێ بە هەمی شوولە ئەفەرین قسەکانت زۆر جوانە باشە ئێمە زۆر پیرۆزبایت لێەکەین و لە قۆناغی دووەم ئەدوینێن لە کۆرەکستار
ناوت ميفان جميل لكيوة دوكي فرموا بخير بي خير دول وريا سمينا سل ويران كيرن تجر قدل وريا سمينا سل ويران كيرن تجر قدل بدردي تسبيرين دارم تغضب ما كبان كل بدردي تسبيرين دارم تغضب ما كبان كل دەنگێکی زۆر زۆر خۆشی هەیە زۆر کوردی و زۆر ئەسیل لە بەڕاستی لای من لای منیش دەنگێکی شاخی زۆر خۆشە زۆر نازانم پێشتر دەنگێتە بڕاستی باشە ینی ئەو ستایلەیەک تە گوتیە ئیجا ئەو مۆزوعک دێنە نازاننا جەماعەت پێشنیارێکمان هەیە ئەزانی ئەم بەرنمەیە بۆ ئەوەیە کەسێکی بسانم پۆپستار گۆرانێکی گەنجانەی بۆ شێوە دەربچێ بەس ئێمە دواتر بەرنمەیەکمان ئەبێت بۆ ئەو ستایلی بۆ ئەو فۆرمێکە لە ستایلی فۆلکلۆر و حەیران پێشنیاری ئەوکەم دادنێن بۆ ئەو بەرنامەی دواتر چکم ئەگەر سەرکەی بۆ ئەتوانین سەرکەوی جەنابە سەرکەی بۆ قۆناغێ دوو بەڵام لە قۆناغی دوو پێم وایە ناتوانین سەرکەوتوبی بەسەر ئەوانی تردا کە ئەو ستایلە گەنجانە ئاڵێن جا نازەم ڕای خۆ چییە پێت باشتر نییە بۆ ئەو بەرنمەی تر دادنین ناوە دونووسین بۆ بەرنمەکەی تر باشترە بۆ تۆ باشتر یعنی تۆ سەرکەوتی لەلا ئێمە زۆر باشی بەڵام ئەگەر سەرکەی بۆ خۆناغی دوو ئێستا لەوێ ناتوانانی سەرکەوتوتر بێ لەبەر ئەوەی نوعەتی ئەو گۆرانانەی کە ئەوترێ فەرقی هەیە لەگەڵ ئەو ستایلە چکم دەنگی تۆ زۆر خۆشە بەڕای من ئەبیتە هونەرمەندێکی زۆر باش دەنگێکی شاخی زۆر زۆر جوانە باشە بەڕاستی تا ئەسا لەو نوعی جەنابەت تا ئەسا من گوێم لێ نەبووە لەوە بەشدار بوو جا پێشنیارەکەم ناوت لە لای دەرهێنەر بنووسرێ بۆ بەرنامەی دواتر کە ئەیکەین لەسەر بەرنمێکی فۆلکلۆر و ئەوەیە جەنابەت هەڵەبژێرین بۆ باش نییە ینی بە معنای ئەوە نیە تۆ ئەمڕۆ سەر نەکەوتویت دەنگت باشە بۆ بەرنامەی داهاتوو دادەنین بەرنمەیەکە پاش بەتریش کە دەست پێکی وایە چۆن هەدەفی کۆرکستار بەڕاستی ئەوەیە کە گەنجێک تۆزێک بە ئێستالێک و کارکتەرێکی تازە بە شێوازێکی تازە بێتەنەوە موسیقای کوردیەوە یعنی هەدەفی ئێمە وایە لە ئەم پرۆگرامە لەبەر ئەوە زۆر سپاس بەهەرحاڵ زۆر سپاس چۆنیت دەستت خۆش بێ ئافرین ئەبێنە ئێرەوانەیە ئافرین دەنگت خۆش بوو و پێیان وتی دەنگت زۆر خۆشە زۆر بەتوانیت ئەشتوانیت سەرکەوی لای ئێمەش دەرچووی بەڵام ئێمە حەزەکەین لە بەرنامەی فۆلکلۆر دابەزیت و تۆش وتیان ئەتەوێ بڕۆیت تۆ خۆتوتت باشە بۆ بەرنامەی فۆلکلۆر دامنیان ئەوە لەبەر کەوتیشیان هەتا ئێستا گوێمان لە دەنگێکی وایی نەبوو ئاوای شاخی بێ سۆ خۆت ئامادەکەی بۆ فۆلکلۆرەکە ئینشاءالله هەردێ بەراو بم هەر سترۆنە بێژم ئەڤە ڕێکێکە بۆ جارت بێت لەبەر کە وتیان ئەگەرت بڕۆ بۆ خۆناغی دوام وتیان سەرەکەوی ئێستا سەرکەوتووی ئینشاءالله بۆ خۆناغت بێت بۆ بەرنامەیەکی تر فۆلکلۆر بۆ دەلیڤە شیاهایی دەلیڤە زۆر باشە من زۆر سپاس دەکەم بۆ هاتنت بۆ ئەو گۆرانی جوانیە و زۆر سپاس لەوێ ناوت بنووسە و لە تەنیشتی کە بنووسی بۆ فۆلکلۆر بۆ بەرنامەی تر خۆشەویستانەوە زۆر هەیە کە زۆر خەڵکیت گەنجن بە فۆلکلۆر گۆرانیڵن شتێکی زۆر جوانە بەڵام کە وەکو وتوان ئەم بەرنامەی بۆ پۆپستار ئەگەڕێت نەوەک بۆ یەکێک دەنگی ڕەسەنی کۆم بێنێتە پێشوانێ بەڵام ماوەیەکی تر چاوەڕوان بن بەرنامەیەکی فۆلکلۆریەت و خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر دەنگی شاخی و جوان و ڕەسەنی کوردیان تایە ئەتوانن هەمووتان لەوێ بەشدار بن ئۆکەی وەرە پێشەوە ناوی خۆت بڵێ بەڵێ ناویم ئازاد ئەحمەدە لە زاخۆات کێک ئازاد بەخێر بێ فەرموو بەڵێ مەوەڵک حەزر کردی و سترانە سترانەکەمە بەڵێ سترانان مەوەڵ ستران دبلا من نكربام أشكو ذين قلت يار دبلا من ندابك سوزو شبريان
دبلا منك ربا عشق وذين قلت يان دبلا من دابان تسوزو تبريان من كرب النشوجان من درب ريوبار نما صبر هدار شمي دريات ديار خزي سپاس کاکە سپاس دەکا مەقامێکی بێژە مەوە لاوک هەیە گیری دەردی تەسووت میروەز گولپەرەی ئاوێری وەن هەردوو چاوا دلڤەکەرنە دستی گل فروشادید گلک سار گشتکن سپاس ez êşter mulahezek bêjim te goranî xwe baştir ji meqam got Goranî meqam eget hatî bernameyê dî Belê pêşte baş guh bidî meqam o meqamêk te gotiye hidûdê wî diyar nake car car we غمغمية بله ثاني سبيشنيار دكم كورة برنامج دي أقول خلاص برنامج خاطر رأيه شيء برای من باش بو گورانی تر ولی برای من باش بو گورانی تو دک تازه ولی چتکی دکا افروس بیدی ذكر بيم شخاجران ذكر بيم أسجن دفيارا جوان أبرس بدي ذكر بيم شخاجران ذكر بيم أسجن دفيارا جوان سباس كاك سباس بله والله بالرأي من أوكي يا باشا ئێمە دێم ئەگەر مەقام باشتر بێژە فرسەتەوەی باشتر بە بەس توانە هەرە مەرحەلەی دووەمی ئەو وەختی بکە بە منافەسات توژ بۆی سەختە بێ مەبەستیان ئەوەیە کە لە مەرحەلەی دوو منافەسەکان بە قووەترە بێ بەرنامەیەکی کەشمان ئەبێ لە دوای ئەم بەرنامەیە بۆ ستایلی فۆلکلۆر و حەیران و ئەو شێوازە جا خۆت پێشنیاری چیەکەی حەزەکەی لە بەرنامەی داهاتوو ناوت بنووسین یا سەرکەی بۆ قۆناغی دوو بکەویتە منافەسەکە کامیانە پێ باش يعني بو دەرباز بوو بۆ مەرحەلە دوو دەربازی مەرحەلەی دوو دبی بەس منافەسە بۆتە زۆر دەبە بلا و بەرنامەجێکی دیژی هەیە ڕاستی و شنیارێک وەک جێ خۆدانە و یا من ئەڤە وەکی بژین ئێکەمین جۆرە ئەس ئێم کول سەردە پێشۆنێت بێژم و حالا عولیەژێک تەمام پێشنیارێک وەل بەرچاو دووەرگرم وەس مەمنونە خۆت ماندووەکەی بەڵێ خۆت ماندووەکەی هەوڵ دەدەی زیاتر بەڵێ تەمەنۆ چەندە توانم بپرسم تەمەنت عمری تۆ چەندە عمرم تقریبا 25 تەیە مۆلێت 83 ماس ئۆکەی خۆت ماندووکە بۆ جارێکی تر بۆ قۆناغی دوو باسە زۆر دەنگت ئەگریت لەگرەوە هەستی خۆت ئەسخۆ گەلک تەعەبیمە ئەس نسۆخمش گەلک خۆ دەواکێت یەکێکتان بەڵێ بەڵام ئەگەر ناساخ بیکە بڕۆیتە ئەوێ ئەو شتانە هەمووی لە کۆل فیزیکی بەدەچێت ڕاستە غەنیە و چەک پەرسیڤل منە بەڵێ باشە ئۆکەی پیرۆزە مەمنون پیرۆزە دەرچوویت ئێستا چی بۆ قۆناغی دووەم دڵت چەندێک خۆشە خودی ڕاستی زۆر پێ خۆشحاڵ بیم و پێشنیارێت وانژە جێ خۆ دەبین دەستخۆشی لەوان دکەم ڕاستی ئەس خۆش بچەک لەشێشم خۆم بالێ خودی سەلامەتیە هەدەشتە ڕازی بد مەمنون و دەستخۆشی لوات دکەم و سەرکەفتی بێ
توش سەرکەوتوو بیت بچۆ ئیسراحەتکە بخەوە نانی باش بخۆ و پرۆڤەی باش بکە ڕاهێنامە دەنگت بکە وەکە بەقۆتر بێتەوە هەویا خۆدێ ڕاستی بەڕامەکە جێ خۆدایە دەست خوشیە لەوان بکەم و دەست سپاس و پیرۆزبوویە هەر کەساکێت بکەم ئێمەش پیرۆزبایی لەکەین یێ کۆرەک ستار ئۆکەی